کۆبوونەوەی زبڵ و خاشاکە لە گەڕەکی ئازادیەک لە نزیک نەخۆشخانەی فێرکاری ڕانیە. هاوڵاتیان داوا دەکەن ئەو زبڵ و خاشاکە لەوێ لا ببرێت چونکە بۆنەکەی هەراسانی کردوون. ئەو زبڵە بەمە بەسێ نایەوە ئێرە دەبەر خاتری چەند دوکاندارێکی لەو دیویکانە ئەگەر ناوە تەواریە بۆنی مبەردە و بۆنی زبلی دووە ڕای دەکەشێ ئەوە عادیقەیە ئەوە ماڵەکانەوە دوکاندارەکان هەمووی لێ بێزارن ئەگەر بێت و بەدەنگ پەیامەکەمانەوە نێن مەجبورین جارەکەی بگرین هیچ ئەوێکی تەندروستیدا نییە معنای نییە ئەگەر ڕۆژێکیش حاویەکە تێ بکرێ دوو ڕۆژی کە بێدانانەوە هەتا ئەوێ زۆر دەبێ و بێچار دەبین دەبێت هانابەرین بۆ کۆمپانیای بڵێ وەرە کاکە شۆفڵەکەی بێنە بە 10,000 بە 15,000 تەلەفۆنیان بۆ دەکەی جوابی تەلەفۆنەکەش نادەنەوە. سەرپەرشتیاری کۆمپانیای پاکەرەوەش نایشارێتەوە کە حەق بەو هاوڵاتیانەیە بەڵام بەشێک لە دوکاندار و مریشک فرۆشەکان پابەندی پاک و خاوێنی نین و زبڵ و پاژماوەی دوکانەکانیان لەسەر شەقام فڕێ دەدەن. وڵای حەقی خۆیانە تاوان زۆریش نیگەرانن زۆر حەقی خۆیانە و هیچ گومانێکی تیانی هەم ئەمان هەم خەستەخانەی گشتی کردێ ئەوەش هەر نیگەرانە ئێمە کاتی خۆی لەو دی بوو لەو دی لەسەر جاداماندانا بوو ئەم ڕێکاری تازەی کە کراوەتە بەر لە ناو شارە وەکو ئاسایش و قایم قامێت و شارەوانی بڕێرەندا حاوەکە بێن ئێرانەدانین ئێمە هێنامان ئێرە بەڵام ئێرە چونکە زیاتر بڵین لەبەر چاو نییە خەڵکەکە زۆر پابەند نێ پێوەی هەینتا لەو دیبەتی چۆنێ بێ خەڵکەکە لە ترسیەوەی کە دوکاندارەکانیان بینی دەنجیانەدا ئەیانکە لە ناو حاوەکە بەڵام چاکە کەس دەنگی نادا لێرە بێدەنگە زەڵەکە لە عەرزەکە فرادێن ئێمە چی بکەین ناسانی ڕۆژاندین خایەنەکەنەوە بەڵام کە ئەمێنێتەوە ئەوەی کە ماوەتەوە پاژماوەی ئەو مریشکانی مریشک فرۆشانی ئەو دیوە. کۆبوونەوەی ئەو زبڵ و خاشاکە لە کاتێکدایە لە بەشێک لە گەڕەکەکانی دیکەی ڕانیەش کۆبوونەوەی زبڵ و خاشاک لە شوێنی گشتیدا بەدی دەکرێت لە کاتێکدا بە پێی زانیاریەکانی پەیام ماوەی 2 مانگە ژینگە پارێزانی سنوورەکە شایستە داراییەکانیان پێ نەدراوە کە ئەماش مەترسی کەڵەکەبوونی زبڵ و خاشاک لەم وەرزی گەرمایەدا زیاتر دەکات. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.